خۆشەویستانی ئەمە گەرمترین سڵاوتان لێبێ و بەیانیتان باش. سڵاوتان لەبێ ئێستێمە لە کۆنتڕۆڵی ستۆدیۆ نوێیەکەی پرۆگرامی ڕۆژێکی نوێن ئەو پرۆگرامەی هەر لەگەڵەوەی کە بینێرانی کورسات چاوەکەن ئەو پرۆگرامە جوانە بین بە چەندین بڕگە و تەوەر و بابەتی جیاواز و تەنانەت شێفیش لەگەڵتان هەبێ. ئەمڕۆ لەگەڵ یەکێک لە ئامادەکارە چالاکەکانی ئەو بەرنامەین ئەویش گوڵانە، گوڵانی هاوڕێمە. گوڵانگیان چۆنی سۆنیا گیان بەخێر بێن. ئەمڕۆ هەستێکی جیاوازم هەیە بەیانی زوو هاتووم و پرۆگرامەکەم مەگەزینە بە زۆر خۆشە کە بەیانیان زوو هاتووم بە فریشەبارە لە دەرەوە و هاتووم بۆ لای ئێوە. من لە بانیان بەرنامەکە بەزەڵم ئێوارانی مەگەزین باش سڵاو لە هەموو هاوکارانم لە بەرنامە جوانێکی مەگەزین زۆر بەخێر بێن. خۆشحاڵین ئەمڕۆ لەگەڵمانان. هەستێکی جیاوازت هەیە، ئێمەش خۆشحاڵین کە ئێوە هاتوون، هەستێکی ئێمە خۆشترە. بێوام بڵێ باسی ئەم وەرزنەوەی پرۆگرامی ڕۆژێکی نوێمان بۆ بکات چۆن ئێوە لامتانداناوە چۆن دەستان پێکردۆتەوە تاوکو و بەرهەمی جیاوازتر شانی بینەران بن. بێگومانەکو بینەران ئاگادارە بەرنامەی ڕۆژێکی نوێ بەرنامەیەکی مێژوویە لە کەناڵی کورساتە بۆ بە ئایکۆنێکی زۆر دیار لە کەناڵەکەمانەوە بۆ بینەرانیش، یعنی بە تقریبی 21 ساڵ بەرنامەکە بەردەوامە. هەموو ساڵێکی لە ئەپدەیتی تازەی بەرنامەکەیان بۆ ئەم ساڵیش هاتوونێتە وەرزێکی تازەی پرۆگرامی ڕۆژێکی نوێ. بە نزیکی 2 ساڵە ئامادەکارم لەگەڵ هاوکارانم کاکە پشتیوان و کاکە باساک. من کاکە باساکە ڕۆشتی وا هەیە واللهی بەگەری زۆر و بەڵێ بێ بە ئەندازیاری دەنگ بیریەکەین، بەڵام هەچ کەسێک بێتەوە هەچ هاوکارێکی ترمان بێت ئێمە خێزانێکی لەناو ڕۆژێکی نوێ. وەرزی تازەی ڕۆژێکی نوێ چەندین بەشی لەخۆگرتووە. بەشی پۆدکاستمان هەیە، بەشی تەوەری سەرەکیمان هەیە، چەندین راپۆرت و بڕگەی جیاوازمان هەیە، بەشی شێفمان کە ئێستا دوای چەندین ساڵ لە بەرنامەکەیە ئەکتیب کراوەتەوە. بەڕاستی ئێستا بە خۆشحاڵیەوە لە مانگی ڕەمەزانە هەموو ڕۆژێک باسی خواردنێکی تایبەتەکەین کە بتوان خانمان لە بەربانگە دووباری بکەنەوە. بۆیە بە بینەرانمان نەڵێن لە داهاتووشە چەندین بڕگە و بابەتی جیاواز بەرنامەکەمانە پێشکەشەکەین. دەستان خۆش بێ هەر بژین و سەرکەوتن بن. گوڵانگیان زۆر سوپاسوانیان جا سەرکەوتن بێەوە هەر بژی زۆر بەخێر. ئەمانەیەکی لێرن، ئەمە کاکە ڕێناسە، ئەمە کاکە میرە کە لێرە دانیشتن و سەرقاڵی تەنفیسکردنی بەرنامەی ڕۆژێکی نوێ بوون. لە ئێستاشە بەرنامەکە تەواو بووە. ئێمە ئەچین بەلای بەشێکی دیکە لە ستافی ڕۆژێکی نوێ بزانین سەرقاڵی چین. دیارەکو گوڵانیش باسی کرد، بڕگەی شێف زیای کردووە لەم وەرزە تازەی پرۆگرامی ڕۆژێکی نوێ. سڵاوتان لێبێ و چۆنن؟ ئەو شەڕەتان چی بوو؟ والله وایت ماشاءالله. قەدەمە بینە بەبێ شەڕ سۆنیا. ئەو شەڕەشە خۆشی دروستەگاوە. ئەمڕۆ هاتین و پرۆگرامی کورسات مەگەزین باکستەیجێک بۆ بەرنامەی ڕۆژێکی نوێ بکەین. لەبەرەوەمە بۆ کۆتایی پرۆگرامەکەتان هاتوین. پێوان بڵێ دیکۆرە تازەکە وڵای بەدەستی بەتاڵیش هاتوین. بێ ئێوە هەروان کاچم بۆ ماڵێک تازە ماڵەکەیان دروست کرد بێت تازاچنە خانم تازا بەدەستی بەتاڵەچم بۆ لایەن گلەی بێلا مستافی کورسات مەگەزین. قەینا ئەم جارە ئەو شێف خواردنی خۆشی دروست کردووە بە ڕۆژین بۆ یاخوا بەخێر بن گاڵتاکەم ماڵی خۆتانە بەخێر بن سەر چاوان. یان چیتان هەیە لەسەر وەرزەنوێ و لەسەر ستودیۆ تازەکە؟ سۆنیا گیان ئێمە هەمیشە حەزمان بۆ کردووە کە باشترینەکان لە پرۆگرامی ڕۆژی نوێ پێشکەش بە بینەرەکانمان بکەین و بە ڕۆحێتێکی باشترەوە لەم ستودیۆ تازەیە هەوڵی ئەومان ناوە هەموو ئەو بابەتانی کە گرنگ بێت بۆ ژیانی تاکەکانی ناو کۆمەلگا لە پرۆگرامی ڕۆژێک نوێ تاوتێکین و هەروە لەگەڵ ئەو شایستا کە لە چێشتخانەکەمانین هەموو ڕۆژێک لە ڕێگای شێفەکانمانەوە خواردنی زۆر جیاواز و تایبەت پێشکەش بە بینەرانەکەین. بۆی جا بۆی لێستاوە ئێمە ئامادەیەکەین و پیشانی بینەرانین بۆی لێستاوە فریاکەون بە ئیسراحەت بۆ ئێوارە خواردنەکان دروستکەن. بۆ خارمانی کەوەکو لانە و هاوشێوەکانی هیچ نازانن لە خواردن دروستکردن لە ڕۆژێکی نوێ شێف ڕۆژ تەمان بەرینە مەگەزینی شۆریان لە کورسات مەگەزینەوە یەکلایکەینەوە ئەم شەڕە یەکلا نابێتەوە.
ئەم شەڕە جەنگێکی درێژ خایەنە لەواچە ئێران و ئەمریکا مەگە بەس شێف یەک لایک هی من و لانە کۆتایینە بڕۆ لە شێف سڵاو لێ بە شێف ئەم کاتۆ زۆر سپاس هەر بێ بۆ خێزانە جوانەکەی ڕۆژێکی نوێم لە کورسات مەگەزینەوە پیرۆز بایەکەم زۆر سپاس سەرم بژیت ڕۆژانە لەگەڵ لانە و ئاری گفتوگۆکەی تو خواردن دروستەکەن و ئەوانە ئێمە زیاتر لە ئەنگری کاگاری بۆ ئەی بە حکومیە ڕاگەزەکە و چی کاتە تۆ لە ئەنگری خۆتە بۆ ئەو لە ئەنگری کاگانیم زیاتر منیش بڕیاری چیم ماوەیت لەم دوا شێفێکی خانمی ژێنم لێرەیە خواردن دروستکە بۆی کەسێکی شەبێ لە ئەنگری من کار چەنە من پێویستشم پێینە خۆم لەرەقەتی خۆم منە ناخۆیمە پێویستە بە لە ئەنگری بێ زۆر پیاوانە لە ئەنگری ژنانی بەڵام حەزیشەکەن ئاوا جاجانە ناو بەرنامەکەیە تۆزە دەمەقاڵی بکەین ئەزانی سۆنیا وا وەڵای باش بۆ قسەت کرد با لێرە لە مەگەزین و ئاشکرێک بکەم باشە ئەو دەمەقاڵی بینی من و لەهەنە لە نێو هەموو ژنێکە ژن و پیاوێکە هەیە بەڵام گرنگە دەمەقاڵەکە پەل نەکێشە بۆشتی درێژتر ینی بۆیە هێنامانەتەوە ئێرە بۆ ئێمە ئەبینن بزانن ئێمە نمونەیەکی لە ناو کۆمەڵگایە هیچ شتێکی ئەوە نێدانیشی دنیای لێبێنیتەوە یەک و شەڕێکی گەوری لەسەر بنێتەوە لە بڕ هەر ڕۆژێکی نیش پەیامی ڕۆژێکی نوێەوەیە لە ناو خێزانەکانە ئاشتەوایی دروست بکەین و فێری ژیانیان بکەین ڕۆژێکی نوێ ڕۆژێکی تایبەت دەستان خۆش بێ بە ئێوە بە هەموو ستافی پشتی کامێرا و بێگومان هەموو بەرنامەکانی دەستگای میدیایی کورسات جوانە دڵخۆشین بە ماڵە تازەکەتان پیرۆستان بێمە هاتوین پیرۆست بایتان لێ بکەین و سێکتان لێ بکەن زۆر جوانە سۆنیا پێم خۆشە کاک پشتیانگیان وەرن هیوان ئەگەر فەرمی بیتێرە سەرپەرشتیاری بەرنامەکەیە ئەجا ئەمڕۆ نازان بەیانی زوها و سپرایزی بۆمان هەبوو سپایزەکە نازانم ئاشکراکە یان نە پێم خۆشە لێرەیە باسێکی و سپایز هەمیشە سپایز باساکەڕەوە کاک پشتیان سڵاو لێوە ماڵە تازەکەتان پیرۆست زۆر سپاس دەکەم سۆنیا خان لەگەڵ کێ بینێ باشە لە ناوستاپی ڕۆژێکی نوێ گلەیولێکی هەیە ئەولانە پرسن هەموو چۆلەکی خۆم کاک پشتیان یان پیرۆست بایتان لێکەین و کارمەندێکی دێرینی دەستگای میدیایی کورسات و سەرپەرشتیاری بەرنامەی ڕۆژێکی نوێی بەخوا لە کورسات وەرگیرە یەک تاڵیسپیتیانە من شاید منیشا یەک پرسیارم هەیە بۆستا تۆ بەپێی ئەزمموی خۆ و چەند بەرنامەیەکە کردووە لە کورساتە کامیان ئاوا سەر و ڕێشتی سپی کردو ڕۆژێکی نیان بەرنامەکانی تر وڵی ئیلاقی بەتەمە وڵی خۆ زیانیی قرس هەڵژارنی تیا کوفانوسی ڕەمەزان هەڵبژاردنیتیانە لای ئێمە دەستان خۆش بم جوانە بەرنامیکی خێزانی زۆر زۆر جوانە بەڕاستی تایبەتمەندی خۆی هەیە و پاراستوشێتی هەنی بۆ شێوازی کە ماوەتۆ ئیلاقی بوو هاوکارانە و ئەم تیمە مادونە ناسەوە هەیە کە بەڕاستی لۆدێکی زۆریان لەسەر چکە حەوت ڕۆژ لە هەفتەیەکە بەرنامە ئامادەکەی و پێشکەشێکی تۆزێک قورسە بەس بۆم بە ڕێزانە قورس نییە سۆنیا با من یەک شتێکش بڵم بەڕاستی بەرنامەکەی خەڵک ئێمادین لە پشتی ئێمەوە پشتیوانە بوو سەرپەرشتیاری بەرنامە سەربازەوەنەکان سەربازەونەکان خات و گوڵان کاک باساک هەموو برادرانی دەنگ دەرهێنەرەکان کاک ڕێناس کاک میر کاک بەرزان کاک شاهین ئەوانە ئەو سەربازەونانن کە ئەدەواتی یاپراخەکە بۆ ئێمە هێنن و ئێمە لێرە یاپراخەکەن بە یاپراخی ڕۆژێکی بە دڵنیایی و دەستان خۆش بێ من خۆشحاڵ بووم کە ئەمڕۆ لەگەڵتان بووم و ئەمەش ستۆدیۆ نوێەکەی پرۆگرامی ڕۆژێکی نوێ ئەو پرۆگرامەی لێرەوانەیە زۆرینەی زانیارێک تەندروستی و کۆمەڵایەتی و ژینگەیەکان پێشکەشی ئێوە ئاکرێم وەک هەمیشە ڕۆژێکی نوێ سەلماندویانە کە یەکێکن لە پایە گرنگەکانی بابەتە جیاواز و باشەکان بۆ کۆمەڵگەی کوردی هیوادارین ئەم ستافە جوانە شیرینە هەمیشە بەردەوام و سەرکەوتوو بن.